کێشەکەی ئەوەیە کە لە ساڵی 2005 لە کەنیسا لابردراوە لە ئەوەی کە هەنوێتی کە قەشە بووە لە کەنیسەیەکی هەولێر لابردراوە و هیچ سەبەبێکی دابردن هیچ سەبەبێک نەبوو، هیچ هۆکارێکی یاسایی یا هۆکارێکی کارژێڕی نەبووە. چەندین جار هەوڵی داوە کە بگەڕێتەوە ئەوەکەی خۆی وەکو قەشە لە کەنیسە وەکو کەهیونێت لە کەنیسەی ئەبڕۆشەی کردانی لە هەولێر، بەڵام مەتران ڕەفزی کردوتەوە. ئاخیر جاریش بەڕێز مەتران بەشار ئەوەیەکی تەقدیمی بەڕێز مەتران بەشار کردبوو کە بگەڕێتەوە کەنیسا، دیسان ڕەفزی کردەوە و سەبەبیشی دیار نەکردووە. بۆیە لە ئاخیردا ناچار بوو پەنابەرێتە بەرد نووسینی داوا لە دادگای بەرایی ئەنکاوە. دادگای بەرایی ئەنکاوە داوایەکەی ڕەت کردینەوە، گوتی ئەو داوایە اختصاصی محکەمەی کەنەسیە. خۆی مشکلەکە لەوەیدا اختصاصی محکەمەی کەنەسیش بی، بەڵام ئەوەی کە ئێستا خەسمی ئێمەیە خۆی لە محکەمەی کەنەسی بەڕێوە دەبا. بۆیە ئێمە داوامان کرد لە دادگای بەرای ئەنکاوی کێشەکەی گرابیتەوە. ئێستا وەکیلم هانای بۆ بەر بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هێناوە بۆ چارەسەرکردنی کێشەکەی و گەڕاندنەوەی بۆ سەر پیشەی قەشە لە کەهیونەتی ئەبارەشی.